پرسیاری نۆزداڵە من پرۆژەیەکی سیاسیم داڕشتووە لە سایەی بەخششی پەروەردگار. زۆر متمانم پێیەتی بڕوام وایە ئەگەر وڵاتان تاوتوێی بکەن دیموکراسی هەموو کەم و کوڕی و چەوتیەکانی دەرەکەوێت. ئەگەر کاری لەسەر بکرێت گۆڕانکاری گەورە بەسەر حکومڕانیدا دەهێنێ. پرسیارەکەم ئەوەیە ئایا بیخەمە خزمەت ڕۆژ ئاوا بۆ ئەوی ببێ بە بەدیل بۆ دیموکراسی یان بیخەمە خزمەت ئیسلام؟ یەکەم قسەکە خۆی پرسیارەکە شتێکی سەیرە، ینی ئینسان مەشروعێکی وا گەورەی هەبێ چاوەڕێ بکەی ببێ بە بەدیلی دیموکراسی لە ئەوروپا. بەخوا برام چاوەڕێمەک بەخوا ئەوروپا هەتا بڕگەیەگە گۆڕێ 50 ساڵی پێچ ناڵم لە دیموکراسیەکە هەر لە قانون لە خودی قانون. یعنی تەسەورکەن لە نەرویج هەمووی 5-6 ساڵە ئەو قانونان لابردوو کە کۆپەرنیکۆس مجریم نەبووە کاتێک کە کەنیسە سووتان دوێتی. ئەوە 200 ساڵی بەسەر تێپەڕ بوو. هێشتا هەر قانونە لە نەرویج. تۆ بتەوێ قانونێک بگۆڕی فەقەرە قانونێک بگۆڕی ناتوانی. ئەنجا تۆ ئێستا یعنی بە نەفسی خۆتە دووتە وەڵا ئەمەی نووسیمە بەدیلی دیموکراسی. وەڵا برا نابێ بە بەدیلی دیموکراسی. ئەنجاڵی بیخەمە خزمەت ئەوان بۆی ببێ بە بەدیلی دیموکراسی نا. یعنی شتیوا من لەو باوەڕام هەرگاڵتەی پێک. ئەمە ئەوەی کە ئەڵێ بۆ خزمەتی ئیسلامی بەکاربێنم نازانین خۆ پرۆژەکە ئێستا منیش نەمدیوە پرۆژەکە. باشتر وایە پرۆژەکە بنێری و خەڵکانێکی بیرمەندیش دراسەی بکەن و مناقەشەی بکەن و هەر مەشروعێکە بتێت لە ئەوروپای سەر بگرێت زۆر زەحمەتە ئەمانە ڕێگای پێ بدەن. زۆر زەحمەت. ئیلا مەگەر شتێک بێ خیبرێک بێ لێت بدزن لە خزمەتی خۆیانە بەکاری بێن. لەجنا هیەوە نیەمانە بەدیلی دیموکراسی چۆن دروستە بێ برا بەڕێزەکە. ئەم دیموکراسیەوە 700 ساڵ ئەمانە ئیشی لەسەرەکەن هەتا دەسەڵاتی ئیمبراتۆر و دەرەبەگایەتیەکە و دەسەڵاتی کلەسایان خستە کەنارەوە تا کۆم حلمانەتیان هێنا ئەم دیموکراسیان هێناوەتە پێش. چۆنە مەواز لێ دێنن بۆ قسەی جەنابێت. من پێم وایە تەواان مناقەشە بکرێ باشترەوە لە خزمەتی شتامەگەر بینێری من بتوان بیخوێنمە ڕێی لەسەر دەر ببڕم لە خزمەتە.